شەرمەزاری بەکارهێنانی زانیاریەکانی فەیسبوک لەلایەن کامبرج ئەنالیتیکا وای کرد کە دامەزرێنەری فەیسبوک لە بەردەم کۆنگرێز ئامادەبێت بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان لەسەر تایبەتمەندیەکانی بەکارهێنەران. ئایا چ جۆرە زانیاریەک براوە و تایبەتمەندیەکانی بەکارهێنەرانی تا چەندێک پارێزراوە بۆ وەڵامدانەوەی چەند پرسیارێک لەم بارەیەوە کورت کونەکشن میواندارەتی خالید سلێمان ڕۆژنامەوان و شارەزای کاروباری میدیا دەکات. کاک خالید سپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا با لەو پرسیارەوە دەست پێ بکەین. دزینی زانیاری فەیسبوک تا چه ئەندازەیەک زیان بە بەکارهێنەر دەگەیەنێت؟ سپاس بۆ ئێوە. دەربارەی ئەوەی ئایا تا ڕادەیەک دزینی زانیاری زیان بە بەکارهێنەرە گەیەنێ، بە دڵنیاییەوە زیانەکە بە شێوەیەکی ئەتوانم بڵێم ناڕاستە و خۆ ئەوەیە لەوانەیە ڕاو بۆ چوونی بەکارهێنەران کە چەندەها ملیۆن بەکارهێنەرن بەکارهێنراون لە بەرژەوەندی کەسانێکە لەوانەیە لە ژیانی ڕاستیە ئەو کەسانە ئەگەر لە هەڵبژاردنێکە لەوانەیە دەنگ بەو کەسە نەدەن کەوا زانیاریەکان لە بەرژەوەندی ئەوانە بەکارهێنراون. باشە کاک خالید دەکرێت پێمان بڵێ ینی چۆن بۆ بەرژەوەندی تاکە کەسێک کۆ ئەکرێتەوە، ینی ئەم زانیاریانە بە چ شێوەیەک بۆ بەرژەوەندی کەسێک بەکاردێن؟ زانیاریەکان ئەوەیە مەسەلەن لە هەر شارێکە لە هەر وڵاتێکە لە هەر ناوچەیەکە ئەو کۆمپانیایە کە ناوی کامبرج ئەنالیتیکا هەڵئەسێ بە سکانێک بە مەسحێکی تەواوی ئەو بیر و بۆ چونانەی کەوا لایەن بەکارهێنەرانی فەیسبوکەوە لەو شوێنە بڵاوەکرێنەوە. اینجا ئەم دەرەنجامی ئەم لێکۆڵینەوەش ئەفرۆشێ بە کاندیدەکان و بەو حیزبانە یان بە هەر دەوڵەتێکیان بە هەر لایەنێک لە بەرامبەرە ئەو لایەنانە ئەچێ بۆ ئەو شوێنە ڕای هاوڵاتیان بەکارێنێ لە بینایی گوتاری سیاسیە کە لەوانەیە وەک ئاماژەم پێکرد لە ژیانی ڕۆژانەیە ئەو خەڵکە دەنگ بەو کەسە نەدەن، بەڵام ئەو کەسە ڕای ئەوان بەکاردێنێ بۆچی بۆ بردنەوەی دەنگی خەڵک. باشە کاک خالید پرسیارێک ئەی ئەو زانیاریانەی بۆ نمونە هەندێک کەس دەڵێن ئێمە پرۆفایلەکەمان ینی کراوەیە هەموو کەسێک دەتوانێت ببینێ، بەڵام هەندێک خەڵکی تر پرۆفایلی فەیسبوکیان کراوە نییە، زانیاریەکانیان شاراوەیە تەنها سنووردارە بۆ هاوڕێکانی خۆیان. ئایا کە ئەو زانیاریانە دەدزرێ ئەمە بریتی ئەبێ لەو زانیاریانەش کە کراوە نین بۆ خەڵک؟ نەخێر، مەسەلەکە لەوەیان نییە ئەگەر مەسەلەکان تایبەت بن یان کراوە بن، ینی پەبلیک بن یان کەسمە. مەسەلەکە لەوەیان نییە ئەم کۆمپانیایە بۆی هەیە لە ڕێگای ئەو ئەپلیکیشنەوەی بەکاردێنێت نەک تەنها بچێتە سەر پرۆفایلەکان، تەنانە بچێت ناو نامەکانیشەوە. زۆر جار کەسانێک کەن لەسەر فەیسبوک نانەوێت بە ئاشکرا قسەکانی خۆیان بکەن لە ڕێگەی گروپێکەوە قسە ئەکەن، بۆ نمونە گروپێکی یعنی کلۆز گروپ دائەنن. تەنانەت ئەم کۆمپانیایە بۆ هەیە بچێت ناو ئەم گروپانەشەوە بۆ هەیە بچێت ناو نامەکانی مەسنجەریشەوە. بەڵێ باشە کاک خالید ئەمە بریتی ئەبێ لەو ئەپلیکیشنانش کە وەکو یاریەک بەکاردێت لە فەیسبوکە بۆ نمونە بۆ زۆر بەکارهێنەر ئەنێرە یاخود بۆ یەکتری ئەنێرنەوە خەڵکی بۆ نمونە وێنەیەکی نوێت وێنەیەکی خۆت بەراورد دەکا لەگەڵ وێنەیەکی تر کە تۆ بە پیری وا دەرەچی یا کۆمەڵێک لەم جۆرە ئەپلیکیشنانە هەیە. ئایا ئەو زانیاریانە دەشێت لە ڕێگای ئەو ئەپلیکیشنانەوە بدزرێن؟ بەڵێ زۆربەی زۆری ئەو ئەپلیکیشنانەی کەوا لەسەر فەیسبوک بەکاردێن ئەوانەی کە جەنابەت ئاماژەت پێکردن و هەروەها ئەپلیکیشنی تریش، بەڵێ ئەمانە جۆرێکن لە جاسوسیکردن بەسەر بەکارهێنەری فەیسبوکەوە و لە ڕێگەی ئەو ئەپلیکیشنانەوە ڕێگەیان یعنی بەکارهێنەر خۆی ڕێگەیان پێەیە ئەوان بێنە ناو پرۆفایلەکەی تۆوە و هەروەها بتوانن بزانن تۆ چی ئەڵێیت و چی ناڵێیت و چی بڵاو ئەەکەیتەوە. لە کۆتاییە ڕای تۆ ڕای هەزاران کەسی تر ڕای ملیۆنان کەسی تر ئەگوازنەوە بۆ ئەو جیهەتەی کە ئەوان ئێنەوێ لە بەرامبەر پارەیە. یعنی لێرە زۆر گرنگە ئاماژەوە بۆ بکرێت کە ڕای هاوڵاتیان ئەفرۆشرێ بە پارە. بەڵێ کاک خالید دوا پرسیارم باشە وەکو بەکارهێنەرێکی فەیسبوک دەبێت چی بکەیت تا تۆ با بڵێن هەوڵ بدەی زانیاریەکانت پارێزراو بن؟ بەکارهێنەری فەیسبوک هیچی پێ ناکرێت، چونکە لە کۆتاییە ئەو کۆمپانیایانە طبعا پێش ئاماژە بە شتێکی تر بم، ئەمە بڵێم گوناهی یەکەم گوناهی فەیسبوکە، کۆمپانیای فەیسبوکە، چونکە مارک زوکربەرگ وەکەوە لە راپۆرتەکەی ئاماژەدان پێکرد داوای لێبوردنەکە کە ئەگەر گوناهەکەی ئەو نەبووە داوای لێبوردنی نەئەکرد. بۆ نمونە سکاڵای یاسایی دژی کۆمپانیەکە بەرزەکردەوە ئەویت بۆچی زانیاریەکانی ئێمە ئەدەزن، بەڵام دیارە فەیسبوک خۆی ئاگای لێیە بۆیە داوای لێبوردنەکە. لە کۆتاییە ئەڵێم ئەمە تەنها کۆمپانیای فەیسبوک خۆیەتی ئەتوانێت ڕێگە بگرێ لە هەر دزینێکی لەم شێوەیە ئەگینا بەکارهێنەر
هیچی پێ ناکرێت چونکە ئەو زانیاریانە ئەگەر هەر کەسێک بێ ئەتوانێت بیدزێت و ئیسفادەی لێ بکات و هەروە بیفرۆشێت. بەڵێ کەواتە ینی وەکو بەکارهێنەرێکی فەیسبوک ئەگەر فەیسبوک نەتپارێزێت تۆ پارێزراو نابی لەم مەسەلەیە؟ نەخێر بە هیچ شێوەیەک پارێزراو نابی، بەڵام لە کۆتاییەکەیە پێویستە بەکارهێنەری فەیسبوک ڕێگایە چارەی باش بگرێتە بەر وەک مەسلەی پاسوەرد و وەک مەسلەی کۆمەڵێشتی تەکنیکی هەیە لە بەرامبەر هاکردنیەکە، بەڵام لە کۆمپانیای زەبەلاحی وەک کامبرج ئەنالیتیکا هیچی پێ ناکرێت. بەڵێ کا خالی سلێمان زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە. سپاس بۆ ئێوە.